بەڕێوەبەری هاوڵاتیان پێی ئاشنانین. بە مەبەستی زیندوهێشتنەوەی کە لە پورینەتەوەی و ئاشناکردنی بنەوەی ئێستا لە قەزای سۆران ئەم چاپخانەیەدانراوە و شەوان لێرانە خەڵکانی بەتەمەن و گەنج کۆ دەبنەوە و تێیدا چەندین دیداری ئاینی و کۆمەڵاتی و کەلتوری پێشکەش دەکرێتن. سەرچاوەی دروستبوون ئەو چایخانە ئەگەڕێتەوە سەر ئەوەی سۆران شارێکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی پێکەوە ژیان. منیش بیرم لەوەی کردەوە کە چایخانەیەکی وا دروست بکرێت تایبەتی بە کەلتوری ئەو شارێک، چونکە شاری سۆران گەورەترین قەزای گەشتیاریە لە هەموو عێراق، گەشتیارێکی زۆر سەردانمانەکان. چایخانەش لە هەموو شوێنێک ناسنامەی شاریە. سۆرانیش چایخانێکیە، بەس چایخانێکی لەو شێوەیەکی یا نەبوو. منش بیرم لەوەی کردەوە چایخانەیەکی کەلتوری دابنێم بۆی هەموو چین و توێژەکان لێدا کۆبنەوە. ئێرە هەستەکەم لە چوارچێوەی چایخانە دەرچووە بیتە ماڵێکی کەلتوری. ئەدەب جیاوازی ئەوەیە، یعنی بیتە ئەدەب دۆست، هونەر دۆست، ئاین دۆست، هەمووان لێدا کۆ ئەبنەوە. بە تایبەتی چینی ڕۆشنبیر خەڵکێکی زۆر و دێرە ئەکا ڕۆژانە سەردانمانەکان، هەتا وای لێ هاتووە ئافرەت ئارەزوو ئەکا بێت لەو شوێنەی دابنیشیت. قوربانی کەسێکم کە بە قوربانی نەبی بێت، قوربانی کەسێکم کە بە قوربانی نەبی بێت، وەک بەندە غوڵامی دەرگەی شاهی عەرەبی بێت، شاهی عەرەبی یعنی قوڕەیشی نەسەبی بێت، دەرجی بەدوو ئەبرۆیەوە تێنراوە دڵی من، دەرجی بەدوو ئەبرۆیەوە تێنراوە دڵی من. لەم تۆڵ و بیابانە ئەبێ یاوەری کێبێت، لەم تۆڵ و بیابانە ئەبێ یاوەری کێبێت، یا لەتلەت و ئەمگار و موژدەی خەنجەری کێبێت، یا بەم کەژ و کێوانەوە سەودا سەری کێبێت، چۆن ماوە لە سەدلاوە کە کوژراوە دڵی من، چۆن ماوە لە سەدلاوە کە کوژراوە دڵی من. حاجی قادری کۆیە لە دێر زمانەوە دەڵێ بەسیە بێعاری ئەی گەلی خزمان لەم هەموو بەیتەی میلەتی خۆمان، گەر ئەمە سنە و سولەیمانی ناوی یەکیان بە تەواوی نازانین. مەبەستی شاعیر لەوەیە پاراستنی فۆلکلۆری کوردی، پاراستنی کەلتوری کوردی، شعر و نەریتی کوردەواری پێویستە لەسەر هەر تاکێکی کورد بۆ ئەوەی بە زیندوی بێڕینەوە. ئەمە نیشانەی وەفاداریە بەرامبەر بە میلەتی کورد. ئەگەر ئێمە پێمان ناکرێت هەندێکشت زیندی بکەینەوە دەتوانین ئەوها ماوە بتوانین گرنگی بە پاراستنی ئەو شوێنانە بدەین کە کاریگەری خوان هەیە لە ناو شار، هەم لۆ جوانکردی سیمای شار و هەم بۆ کۆبوونەوە و کۆر و لێک نزیکتر بوونەوە و یەکتر ناسین. بۆ نمونە ئەم چایخانەش کە چایخانەی کلتوریە نزیکە لە چایخانەکانی شاری هەولێر، بۆ نمونە چایخانەی مەچکۆیە، چایخانەی کوردەواریە، هەروەک دەزان کە ئەو شوێنانە باشترن لە هەنج لە شوێنی تر.
شارێکی وها پێویستی بە چایخانەی وایە خەڵکی بەتەمەن ئەمن بەخۆم زۆر جەبەنا و بازاری داچوومە جێگایەک نەبووی لێ دابنیشم بەڕاستی چونکە حەقوایە چایخانەی بەتەمەنەکانی شەبی یاخۆ حامە بیتن یعنی جێی بەتەمەنەکانیشی لێ بیتەوە ببیتە جێی شاعێران و جێی ئەو کەسانی کە ساحب ئەزمون و تەجروبە بووینە لە دنیاە بەڕاستی یعنی قسەی خۆشخۆش قسەی قەدیم مەسەلەن پیرەکەن زاهشتا تازە ئەوە سەرەتایە نەخۆ خەڵکی پیر بێت تێرە دابنیشی ئەتوو لی فیری زۆر چشتی ئەبی چونکە عمری 80 ساڵ 50 ساڵی ڕابواردیا بەڕاستی بە پێویستمان زانی دەستی کاک مسلێش خۆش بکە ئەمەش هاوکار بینەوە ئینشاءالله. پیدا دوات
دەردی دڵ دەریای ئەوینە سەد کەرەت تیمارەکە دەردی دڵ دەریای ئەوینە سەد کەرەت تیمارەکە چرکێک چرای چاوی چاری دڵی بێدارەکە ئەمما نامەقول نییە سەد کەرەت داوای دیدارت لە خەودا بێنەی ئەمما دڵتا ئەبەد دیدارەکە بەڵێ چوارینەکان هەر چوارینەیەک شێوە و شێوازی شتابەتی خۆی هەیە و وەکو باسمان کرد ینی جیاوازیەکان لە ناوەڕۆکەیدا هەیە لە بازاری محیبەتدا سەرکەشم لە بازاری محیبەتدا سەرکەشم گەلێ مفلیس لاسەردا بێبەشم نەتاجیرم نەگەڕۆشی بێکەسم لە محیبەت وەک مردووێ کەشم